yani şirinimi Jaya khochave khirbi tupina binami ibkharul yan garbi zani chilpay ئەم لەیلایە هەموو بوارەکانی ژیانی گرتووەتەوە یەکەم ژن کە یەکەم مناڵی بووە لەم سەرزەمینە ئیتر ئەم هەموو توخمەی لێکەوتووەتەوە لایلایە لەوە دەستی پێکردنیە. زۆر خۆشیەتە ڕێگەی هەموو ئینسانێک من وەکو ئافرەتێک زۆر خۆشیاتۆتە ڕێ بەڵامی چەند بەقەدەرەوە خۆش نەبوون کاتێک کە پیانۆتم تۆ دووگیانی تۆ بی بەدایک بیری دایکم کاتێ لایلایە کرد بۆ خوشکە بچووکەکەم ئەموت ئەبێ دایکم بڵێ چی لە زۆر وشەی تێ ناگەیشتم بەس ئەو درۆڵگانەوە لایلایەکەم لە بەرەوەی بخەوێ ئێستا تێگەم کە دایکم بۆچی لایلایە کرد ئەو هەست و سۆز و خۆشەویست و عەتفەیە کە کاتێک دایک دەریەخا بۆ مناڵەکەی ئێستا زانم لایلایە چییە لەبەرەوەی خۆشم دایکم. لایەلایەی ناوچەی هەورامان بەشێکی کۆن و زیندووی ئەدەبی زارەکی کوردیە. نەوایەکی ئارام و سەحراویە. لەلایەن دایکەوە بەو پەڕی سۆزەوە وتراوە تا منداڵ خەوێکی ئارامی ببێت. عەلی ئەکبەر دخودا نووسەری فەرهەنگی دخودا لالا بۆ فریشتەیە ناو دەبات کە لە سەردەمی یۆنانیەکان پارێزگاری لە منداڵ کردووە. هەر کەسێک کە خۆی بە مرۆڤێکی ڕەسەن بزانێ و ئەمەکدار بزانێ ئەبێ هەمیشە خۆی بە وامداری لایلایە بزانێ چونکە پژانی زمانی هەموو کەسێک بە لایلایی دایکەکەیەتی ڕۆح و ژیانی دایکێتی. ئەم لایلایە لە کانگای دڵی دایکەوە کە دەرەچێ سروشێکی ئاسمانیە، سروشێکی سروشتیە، دەربڕینی هەستێکی ناسکە، دەربڕینی نەوای بولبول و چریکەی دارستان و هاژەی ئاوەکان و ڕنگدانەوەی خۆشی و ناخۆشی و زوڵم و زۆر و شادمانیە. لە هۆنراوەکانی ناوچەی هەوراماندا سروشت سەرەکی ترین سەرچاوە بووە، بۆیە لە زۆربەی لایلایەکاندا منداڵ وێنە کراوە بە گوڵ و سیماکانی سروشت. شێوازی ژیان و گوزەرانی خەڵکی هەورامان هاتۆتە ناو لایلایەکانەوە، وەکو کشت و کاڵ، باخەوانی، پیشەی دەست یان ڕۆیشتنی باوک بۆ شوێنێکی دوور. سرم تا وەپام ئالووەی دەڕا مخڕەنگم چوون خەزانی پاییزان زەردا. خەڵکی لای هەورامانی ئێمە وا هاتووە بەردەوام هەمیشە حیواری لەگەڵ ژینگا هەبووە. ئەچێت بە ڕێگا ئەڕوانێ لەگەڵ بەردا قسەکە، لەگەڵ مریشکەکە قسەکە، لەگەڵ مانگاکە قسەکە، لەگەڵ گیاکە قسەکە. yani şirinimi
جایا خود چاوه کویر بی تو پینا بینمی اینجا کرسانان خالی بفرینا چی تو ای بخوارولم تو یاگو اشتیجنا بی تو لایلایش ژینگە زیاتر دەیسازێنێ لە هاویناندا بووە بۆ نمونە باسی هاوین دەکەی عادەتەن مناڵ کە کاتێ دایک لایلایی بۆ کردووە ئەو کەلیماتانەیە ئەو شانەی کە ئەو بەکاری بردوون زیاتر باسی چیەکە باسی شنەی باکە باسی ئەوەکە کە گەرمای هاوین کاریگەری نەبێ لەسەری باسی ئەوەکە کە شنەبایەکی فێنک با لە دەم و چاوی ئەمیش فێنک کاتەوە باسی یعنی تۆ تەماشا کە دانەکانی ناو گۆرانیەکە ڕێک لەگەڵ فروشتەکە گونجاون. بیرمێت دایکم فڕای ئیشی ماڵ و ئێمە و ئەرکی چێژ لێنان و ئەمانەش لە هەمان کاتا ئیشی گشتیشیانە کرد کاتێکە لە دەوام تایەمەوە هەر تا مەزرویەوەم کە ماچێکی دیماگیان بکەم کاتە دایکم هاتەوە زۆر جاری و ئاوەرە ماچێکمان بەرە ئاوەرە بانگی هەمومانە کرد زۆر جار هەر ناچین بە خەیاڵشمانە ناهاتەوە بۆمانێتی نەمانەزانی ئەحەسێتەوە کاتێک کە لە باوەشمان بگرێت بەڵام ئێستا پێزانم کە کاتێک هێمەوە لە دەوام دوای ئەو هەمومان بوونە کە ماچێکی دیماکەم هەموو شتێکم بیرەچێتەوە. دایکان بە لایلایەی خۆیان دەگرین. دایک منداڵەکەی بە ڕازداری خۆی زانیوە و نهێنیەکانی دێنێتە لای ئەو. ژنان مافی گۆرانی وتنیان نەبووە یان زۆر کەم بووە. لە قەرەبووی ئەوەدا لایە بۆتە دەرفەتێک بۆ دەربڕینی ئەو دەردومەینەتیەی بەسەریان هاتووە. دایکان ناڕازیبوونی خۆیان لە باریژیان، ڕەنجی شەڕ، خەمی غوربەت و مردنی ئازیزەکانیان لەو هۆنراوانەدا دەربڕیوە کە ئێستا بوونەتە بەشێکی گرنگی ئەدەبی زارەکی. لایلایی ڕوڵە لایلایی ڕوڵێ شیرینم لایلایی ڕوڵە باڵە بدەی ڕوڵە گیان لایی بە چاو بیکێڵم ڕوڵە شمەگمی بێدی چەنە ڕوڵە گیانی بەدی نەیڵم ئەخ لایلایی هەڵە بدە لایلایی لایلای لایلایی لە کۆمەڵێکە کە زوڵم و ستەمی تیا بوو دەسەڵات بەدەست دەسەڵاتدارانی ناڕەواوە بوو هەرەوەندە خۆی سەربازەکانی تێر بن لەولاوە ئەو گەلە ئەو میلەتە ئەمرێ با بمرێ. دیارە ئەمە ڕنگدانەوەیشی زۆر سەخت دەهاتەوە لە دڵ و دەرونی هەموو کەسێکە بە تایبەتی دایکەکان. تا دەربەدەر بووین و باریان کردن زۆر دڵمان ڕەحەت بوون بۆ ئەم وڵاتی خۆمانێ نەمانزانی چۆن خەفەتی خۆمان و ناڕەحەتی خۆمان باس بکەین لایەمان کردووە بۆ مناڵەکانمان لەبەرەوە کە بیری ئەم وڵاتەمان کردووەتەوە و بەوە دەرمان بڕیوە تۆزێ خۆمان دڵ ئارام کردووەتەوە بەو لایە مناڵانە و تۆزێ دڵفەریعیمان بۆ هاتووە تۆزێ وەزعمان باش بووە. تەنیایی وا لە دایکێکا کە
ئەو سۆز و ئەو عەتف و حەنانەی هەیە لە دڵیا دەری بخات. یعنی لایلایە مجەڕەد هەر بۆ مناڵ ناکرێت. کاتێک کە تۆ بیرەکەیتەوە بیر لە دایک دەکەی و بیریەکەی، یعنی لایلایە لە سۆز و حەنانی ئەو کەسەوە دروستە بێ بۆ بەرامبەرەکەی تر دایک بێ باوک بێ بە زۆری بۆ دایکە بیری دایکەکە. تۆ جا مام تۆ سبۆ دەکەمەوە ئەو گۆڕێن ئەڕۆین یەیت شەوانی پاییز بڵێن سوکە عاجزیەکم بووە. دانیشتوم نەگەشتمەوەتە دایکم نەگەشتومەتە خوشکم دراوسێ من بەو شەوە چی بکەم هەستاوم لەگەڵ مناڵەکە هەتا درەنگانی شەو بێشکەم ڕاژێنی و لایلایەشم بۆ تۆ گریاوم لە پاڵیشیا. تۆ شەرت نییە ئەو گریانە بۆ مناڵەکە بێ بۆ ناخی خۆتە بۆ ناخی خۆ دەگریت. بڕێکمان مرد بوو بە ساقەیەوە 2 ساڵ لەمەوە پێش لەوێ کارێکی کرد هەیوو يعني بۆ شعر و لایە لایە و گۆرانیەکەی خۆی کشت کە دەستی کرد بە گریان. تو خوابای گوشەکەم پاسەمە وەڕان تو هەوڕەمانی بەچۆن یەزانی یەکەم جار کە مرۆڤ بێتە دنیاوە ئەوەی کە یەکەم جار کە هەستی پێ بکە و شعوری لەلا شعوریا بمێنێتەوە و هەتا گەورەژە بێ یەکێ لەو شتانە کە لایلایی دایکە کە لە مێشکیا ئەمێنێتەوە لە دەرونیا ئەمێنێتەوە ئەو کەسانەی کە لە ئامێزی گەرمی دایکیانە پەروەردە بن هەتا بە پیریش هەر دەنگی لایلایی دایکیان هەر لە مێشکیانە ئەدرنگێتەوە. دایکی خۆم لە لایلایی ئەکرد بۆ براکانم بۆ ئەو خوشەکانم بۆ وانەی کە لە خۆم بچووکترم ئەو زەمەندی کە خۆم عمرم هەبوو لایلایەکی خۆش بوو زۆر هەستی خۆشەویستی هەشتی خۆشەویستی خۆی دەرەبڕی بۆ مناڵەکان و بۆ خۆشەکەشی بە ئێمەدا. دایکم وەچووە لای ئاژەڵەکە و حیوانەکەی دۆشی و منیش بە کۆڵیەوە زۆر جاریش نەخۆشە کەوتم هەر ئەو لایلایە کرد و منیش لەتر باشتر بوو وەزعم باشتر لەو کاتانە. ئێستاش ئەو یادەمێتەوە بی. لایە لایە پێک هاتووە لە شعر و ئاواز. بەهۆی ئەوەی کە لایە لایە ئاوازێک بووە بۆ خەواندنی منداڵ لایە لایەکان میلۆدی و ڕتمێکی ئارامیان هەیە کە مەترسی تێکچوونی خەوی منداڵی تێدا نەبێت. دەنگخۆشی یان ناخۆشی ئەو ژنە زۆر گرنگ نەبووە چونکە توانیوێتی منداڵ ئارام کاتەوە و بیخەوێنێت. بە دووبارەکردنەوەی میلۆدی گەلێکی سادا وەکو لایلای و ئەڵڵا ئەڵڵا و چڕینێکی خۆڕسکانەی دەرونی خۆی لەگەڵ ئەو ساتەدا. سیا چەمانە جیایە لایە لایەش جیایە لایە لایە من بیستی بێتم هینی مناڵە لە ناو بێشکای لایە لایە و جوڵانیەتی و لایە لایە و شیعری پیاوتووە و ئاوا بتووە و ئاوا هەڵسیت و ئەوانە تا خەوی پیاکەوتووە مناڵەکە. بەڵام سیا چەمانە دەستە خستووەتە ئەمە دەستی پێکەی لێوە تا یە تۆ هەناسە ناڵی بێڵێت تۆ ئایلی دووبارە دەست پێکەی تۆم با نابێ ناسەیتیابێ تا تەواو بێوان. ئەگەر بود بینەوە لەو ئاوازانە وردبوونەوەیکی شیکردنەوە بمانێ و نەمانوێت تۆزێک لە ڕنگانەوەی سیاچەمانە وەکو هەست
لە ناو ناخی دایکەکە هەیە لەبەرەوە لایلایەکەی لەسەر ئەو شێوازەیەکە. شعرەکان شەر نییە هەموو جارێ شعرێ بن بە وەزن و قافی، بەڵام زیاتر ئەوەی کە ڕەچاو کراوە ئەوانن کە لە ناوچەی هەورەمانە دووبەیتین مەسنەوین، ئەوانن کە زۆر سادن، کێشەکانیان خۆماڵین و هەندێک جاریش ڕێگەکەوێکە ئەو لایە شعرەکەی لەسەر شێوازێکە لە شێوازەکانی نەسر، یعنی داڕشتن مەرجەکانی شعری تیانە، بەڵام مەرجەکانی نەسر و پەخشانی تایە. ئێمە ناتوانین ڕیزبەندی کەین لە ناو یەکێک لە فۆرمە کوردیەکانە بڵین ئەمە تایبەتە ئاوایە و ئاوایە، چووکە و کووتمان توێژینەوەمان نەبوو لەسەرەمە، تەنها ئێرتیجالێکە ئەو دایکە ئەیڵێ بۆ ئەو مناڵە بۆی کەوە ئارامی کاتۆ بینوێنێ. ترکمانی ڕۆگیان لایلایی بەشکین تو بوسی تاکو بەیانی. شعری لایلایەکان زمانێکی سادەن، چونکە لە زاری ژنانێکی سادەوە دێنە دەرەوە. بەمەدایک توانیوێتی داستانێک لە ژیان بۆ منداڵەکەی بگێڕێتەوە کە زۆرجار دووبارەکردنەوەی وشەگەلی سادە و پڕ لە خۆشەویستین. ئەبینی کە مناڵەکە بەرەبەرە گەورەتر ئەبێ، ناڵێم ڕێتم بەڵکو ئەڵێم پەیامی دایکەکەش ئەگۆڕدرێ. ئێتر لەوێەوە قۆناغی ئامادەسازی ئەم مناڵە هاتۆتە کایەوە، هاتۆتە ئاراوەکە زمینەی ناسینی کۆمەڵگەی بۆ لەبار بکە. بۆیە لەوێتر باسی خاڵیەکە، باسی مامیەکە، باسی باوکیەکە، باسی کاکیەکە. جاری وایەڵێ گوڵەهۆ گوڵە چونوری تۆ گوڵەکەی شعرە زۆری، ئەو گۆرانیە بۆ خاڵی ئەڵێ، بۆ مناڵەکەی ناڵێ، شەرت نییە بۆ مناڵەکەی بڵێ، بۆ خاڵی مناڵەکەی ئەڵێ. لالال پێیکەرو ئەڵڵا یارە بۆ غەوسی گەیلانی ئاگادارە بۆ ڕۆڵە لایلایە ئەوداڵان کردن وەشڵەی پائڵێ ڕۆڵەش نەمەردە. گیوا و کەشا هەزار دەرمانە وەشڵەی پاواڵی براڵش مێمانە. Topakwa. لەکوێ لە دوکانەکە باپریا بڕن بۆ بازار بەیانیان ڕۆن یاریەکانیش بۆ بێنم بۆ بێنم دە باشە لێ خۆ پیس نەکەی بچیتاوەکۆ ئەم پێی واچە لوای پێیانە بابای لوای دیگەرێنیچم پێی واچە عزیزکەم لایە پەیوەندی ڕۆحی و دەرونی دوو مرۆڤە، دایک و منداڵ. ئەو لایەنە ڕنگدانەوەیان هەیە لەسەر پەروەردە و ئاشنابوونی منداڵ لەگەڵ ژیان و کۆمەڵ. لایەی ئەو دایکە ئەبێتە هەوێن بۆ ڕۆح و مێشکی منداڵەکەی و ئامادەی ئەکات بۆ تێگەیشتن و بەشداریکردنی لە کۆمەڵگەدا. هەیک ویستویەتی وەرە ئومێد هیوا هەمیشە بەزەقی و بەزیندویی لە دڵی منداڵەکەیە، لە وجودی منداڵەکەیە، لە ناخی منداڵەکەیە بچێنێ. جیا لەوەی کە یەکەم فێری یەکەمین وشەکانی زمانیەکە، دووەم گوێی و عەقڵێتی ڕادێ بە ڕیتمێکی مۆسیقایی، سێەم ئاشنا ئەبێ لەگەڵ لایەنی لیریکی شاردا و ئاوازدا کە ئەمانەش هەر هەمویان زۆر زۆر گرنگ و کاریگەرن بۆ شخصیت بەخشین، بۆ تەکامڵی شخصیەتی ئەو مناڵە. خۆی کە ئەم تێکستانە ئەبینی ئەم دەقانە ئەبینین ینی هەستیانەکەین و لیان وردەبینەوە
زیاتر پاڵمان پێوەنێ کە بزانین جۆش و خرۆش و هەستی دەوروبەرمان دایک و باوکمان ئەو دایکە شیرینە چۆن بووە؟ ئایا ئەو سۆزە جوانە ئەو بۆ ئێمە دەربڕیوە بەم جۆرە کارمان تێگا تا ڕادێکیوە سەر ئێسقان و مۆخمان ئەتوێنێتەوەمان کاتە گریان؟ ئایا ئەمە بەشێک نی لە بوونی مرۆڤی بێهەست دابڕێ. تەنانەت ناتوانم بڵێم وەکو ئاشەڵ وایە، چۆن ئاشەڵ هەستی هەیە، ناتوانم بڵێم وەکو بەردوایە بەردیش هەستی هەیە. ئەو ساگە هاتە سەر ئەوەی کە هەموو شێ باتە دواوە، ئێمە هەموو شتێ بۆینێ دواوە و هیچیش بەیش نەکەین. ئەبێ لە چ خانەیەکە و لە چ پلە و پایەکە و لە چ پێگەیەکە خۆمان بژمێن و خۆمان دابنین. قزالێ گیانمی خوارۆڵە گیانی بۆچی دیارە نیە و چونجاری جانی شکاری نیە و هیجا تو کوڕەهۆرامی پەروەردەی لۆنی کە قەرارەگری دەشتی شارە زوری ڕۆ لای 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 عەزیز و دووری بخواندە سەڵاتم نیاوە مەگەر مەجبوری لایە بەشێکی زیندووە لە فەرهەنگی کوردی کە وەکو هونەرێکی فۆلکلۆر نەوە دوایینەوە دەماودەم گواستراوەتەوە بۆ ئێمە. ئیسە زۆربەی کات لایەکەم بۆ تۆ بۆی شتۆ بۆی جاری وایە ئەمەم کە وشکەکانەوە بەهۆی ئەوانەوە بۆی شیری قتۆ بەهۆی موبایل و تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و ئەو شتانەوە تركو حمانية مشكوتو نمريح بنوزي واني أزاولك جانم بومني دناوي قومن ويح بيتو هلناكم تاوي قزاكيل تيمين تاكد باوحينا تنكي نوتون من باوحينا الله حي الله الله يدير بيشا مشكوتو بيبي بكل بيت كيشا ظلي جانم قومني دناوي قومن ويه بيتو هلناكم تاوي الله حي